مەسەلاوە یەکێک حکومەت هەستەوە بە زیادکردنی کات خۆی کات دیارە ینی کاتەکە لە هەشت لە بوو دوونی و لە بوو سێ لە هەموو دنیا دەوام محددە دیارە بەڵام کاتی خۆی کە دەوام لە هەش دەستی پێکردووە لە بوو یەک کوتیان پێهێناوە یان لە پێش یەک خەڵکێکی موازر چوویتەوە و وەکو پێویست ئیجراتیان لەگەر نەکراوە ئەوە شتێکی ترە بەڵام ئێستا هیچ کاتێک زیان نەکراوە تەنها کاتەکەی پێیان درراوە بەو کاتەی ملتەزم بن. من دڵخۆشم بە بڕیاری حکومەت بە درێژکردنەوەی ماوەی کاری فەرمانبەران چونکە بڕیارێکی باشە زۆربەی هاوڵاتیەکان بۆ نمونە لە کاتژمێر دووە یان دواوە دەڕۆنە فەرمانگەکان بۆی ئیشی خۆیان ڕاپەڕێنن بەڵام لە دوای ئەوە کاتی دەوامەکە تەواو بووە بۆی ئەم بڕیارەوە ئەکات زیاتر هاوڵاتیان کاری خۆیان ڕاپەڕێنن و ئیشەکانی خۆیان تاوکەن. شتێکی باشە چون کاتێکی زیاتر لە بەردەست خەڵکە من لەوانەیە من نەتوان لەو کات دیاری کراوە کە دانرایە لەبنەوەی پێشوو بۆ ئیش و کار و ئەنجامەکانەوە هینکەم بۆ ئەو شتە باشە بەڵام لەوانەیە ئەگەر خۆم وەکو فەرمانبەرێک تماشا بکەم لەوانەیە کاتەکەم چون زیادی کرێت لەوە پێش کاتەکە کەمتر بووە حەزکەم مەسەڵەن کاتێکی زۆرترم لێ ئەڕوات مەجالی ئەوم نەبێت کە ئیشەکانی پێشوو کە ئەمتوانی پێی ڕابگەم بیستە پێڕانەکەم لە چاو ئەوە احتیمالیەیە کە ئەو هینە هەبێت جیاوازی هەبێت لە بینی هاوڵاتی و فەرمانبەر. دەوام لە سعات هەشتەوە بۆ سعات سێ لە جێی خۆیدا بڕیارێکی باشە بە تایبەتی لە ناحیە قەزاکان فەرقی زۆری هەیە لەگەڵ پارێزگاکان و پایتەخت.